ویری کردستان 24 الباشوری کردستان افدامه باش اکستراتی تا پیشکش کردن. زوربی زور لئیما بتایبت کل ایشتا دبین الکاری ام خلاص بین ام چینا مالجوی کو بین آخو ودین پشویک بدین و دوای مندی بونه چی زور لکاره و دوای نخواردن دوای پیوندی کردن به هاوریان و هول دادین دانشین ثبتنه تلقى برادران تلقى الخيزان سيري فيلمي كي تايبت كاين دقرين فيلمي كي باش او فيلمي كدرهناني كي باشي بو كرابي تيروكي كي باشي هبي سيناريو كي باشي بو دان رابي ياش همي جرينج ترجي او فيلمي ام ساعتيني قال جرام حسكين تيروكا كار راستي بد زور او فيلمانا يعني باتشيجن سيري كردني او فيلمانا باتشيجن بتامن كا تيروكا كان يان راستقينا يعني كسكي تيروكا خو وجه رابط كو سرهات اك راستقينا بسريده هبتو سيناريو اك باش بهات يا دانان بشتينجه درهناري اك باش بو تيتا دانانو اتبتا فيلم اما هاز بحثي في وين يبكم اگر ابا اسنو كبحثكم سيناريستا كي زيرك و درهنارا كي زيرك كو وبنو في تيروكا راستي بكنا فيلم رنگا پیش برکت گلک نوودن که سر آستا جهان بدست خستن خلاط باشکانی فیلم سازی رنگ خلاطی باش ور بگرن ورچه کی سپید زم سری باکور ناو چه سردکانه اف کسا کردکه چه مسئله جیروکه که گلک و ترسناک فیلمی کی اکشن لپشت اوینه اب تقریبا سال 2003 دکتر هاوره زور بدزوانی نوسیتی 2003 طيبتي جاو چنا دورگه که الجمسری باکور وصا هرچه سپی تینا طریقانا ده اوان بو پروژه چی طیبتی خویان بو خویندن و دکتورا چونه او ناوچه لیکولینه و دکن لسر دنیا گورینا طیبتی جی یا العردی و زوی ناسیه هر شوینه کل شوینه چی دیکا دیاوازه اوان دستنا شوینه چی زور دورگه او دورگه ها ناوی سوال بارده الويري هرچه سپیتی نطریق آوانا دا زور دا ترسين دكتور هاوري لقل هاوري كاني برادر كاني بتايبت لبو نوسيني دكتوران توين او ناوتي او زوي ناسي بزانن تلوي هي تلوي نيا قران كاريا كان لسر عرچين هرچه سپي تي نطریق آوانا دا يكم زال رنگا لاي اوانشته چي زور گەورە نەبێت ئەوە ورچە ئەو ناوچە جانەوەری زۆر ترسناک و ورچە سپیەکان و بەسەڵکی باکۆر و ئەوانەیە ناوچە ساردەکان دوای ئەوە هێدی ئەف تشتێ بسەریوان و هاتی زێرەتر مەترسیدارتر بێت بێژێت ئەو هەرچە بەرەف مەبە هاتن ئەم مەجبور بین چینەت بەلەما خۆدا بچینە ناو کەشتێکەمان بۆ ئەوەی لە مەترسیەکانی ورچ و خواردنمان بەدەست و دەوی ورچەکان دوورکەوینەوە طبعا أبي وصل فيسبوكي نبيسيا هذا وصل تمامي قلب جوني نبيسيا دواي أوا كبشو دنون دخوان دكتور هاوري دلي سبينكي بدنجي تقا لخو هستام ترسكا ديارة زياتر بوا ديارة ورسي زياتر بويان هاتم بو أوي بيان خون ديارة ورسكاني جبرسي بونها أقر لوينا كذا باش ديار بيتماشي دكتور هاوري دكا لقى برادر كاني بو أوي بيان خون ديارة زور برسيانا دلي تماشيان دكين سي ورسي دي كش هاتم يشكا گەورەتر بوو دەڵێ کاپتنی کەشتیەکەمان هەوڵی دەدا تەقە لە ئاسمان بکە بۆ ئەوەی ورچەکان بترسن لەو ناوچەیە دوورکەونەوە بەس ئیسیفادە نەبوو ورچەکان هاتن کەشتیە چوو پێکەشیان کون کرد ئەو مەجبوری دوو ڕۆژ و دوو شەڤات ناوە دەریای دات ناوە ئاو و ناوە سەرمایە دامان حتا ئێدی هەلیکۆپتەر هاتین ئەو هاتینە ڕزگارکردن ئەڤە ئەس بێژم ئەڤە بسەرهاتەکە ڕاستیە دکتۆر هاوڕێیە ڕەنگە ئەوەیان ئەگەر بە جوانی مثلا سيناريستك بينوستا بدات درهينرك فيلميشي زور باش جواني لي دربت توصل دكتور هاوري وصل فيسيا دكتور هاوري عزيز منصور بك لفيسبوك خوي صالي 2003 لكاتي كاركردن ماندا لسر يكك لبروجكاني دكتور اكم لدورغي سفالبارت لنزيك زم سري باكور ورد لما نزيك بونوا اين فيلمك قالك طيبته الويري نرى وسطا هفولك يوب ترونه بد بشتي اگر ورد امان خوارد بعد ابوي يكمين كرد كورد هرچه او خوار با ناسناها که باشه بس با او زیاده نما سپاس بخود اینو که دکتور هاورد یا حوالت خود ساخن هرچه او نخوارم سلامتی در بازوینج 2003 و حتی نو که دیاره بو گلک ها بحث کریش برهنده جی اوی دمایی که بریار دا الفیسبوک خوب نویسد بسر هاتیم خسرو دلی دبو او برادری تقی هوایی دکر سلاحکی دابایتو و کردک
کورد تایبەتیژی کۆڕانی نەچەکی دیێرەگە لە زیرەکەنەوەکە و بەحەست ئەوجا ورچم دەویە بێتە پێش بزانە و دەتکوشت هەر ساغبی دکتۆر ئەو دیارە بوو دکتۆری وەکە مەتحەک بووی نوویسیەکە سیلەح فی باوی عسمانی نەدان بەڵکو داڵ هەرچا دەدا هەرچا بژێژە هەر کوێ گافکێ پاشێکی بڵا نزیکی دکتۆر هاوڕێی بوانە محەممەد دەڵێ دەست خۆش دکتۆر کورد بە ئاسانی ناخورێ سوپاس بۆ شێرکردنی ئەو بەسەر هاتە کورد بە ئاسانی ناخورێ ئەمی ئالیەکتێن شەڕی کوردات کرد شەڕ تایبەتیش بەرامبەری کوردە خلاص نەبی کورد جۆ سەبسانەی ناخوارن عەبدوڕەحمان دەڵێ ئەگەر ورچی سپی بوو بن دیارە خوای گەورە پاراستونی چونکە دەربازبوون لێی زۆر زۆر زەحمەتە ئەبەزیدی زۆر زۆر زەحمەتە دەربازبوونە هەرچێ سپیت هۆسا و بەستەڵەکی باکۆر و لەو سەرمایە و برسی بوویان و سێ چار ورچە یا بسانەهێنینە توژێ دەربازبی باران دەڵێ بەسەرهاتەکەی زۆر سام ناکە بۆ دروستکردنی فیلمی ترسناک باشە هەر ساغ بێت فیلمەکەی ترسناکیانژی دوکیمنتەرێکە لەسەرچێکم دیگەلەگەلک باش دەرکەوێت خەبات دەڵێ ژیان و خوێندن لە تاراوگە بۆ هەرتاکێکی کورد کۆمەڵەیەک چیرۆکی خۆش و ناخۆش لە پشتیوە هەیە تەمەەن درێژ بیت ڕاستی ژیان خواندن هەر جایکی گە لە سەر هاتێت خۆشتێنە ڕێکۆمەری بدە تایبەت ئەگەر لە تاراوگە بخینی بە تایبەت دکتۆرە و ئەگەر وەکو دکتۆر هاوڕێ بچێ شوێنێکی دوور و هەرج بێنەتە حتما دێ سەر هاتێت گەلێکی ترسناک ئێنە ڕێکا دەدا پەر ئاواکی گەلک سپاس بۆ دکتۆری کۆسا الفەیسبووکی خۆ نویسایی ناوا تۆڕێنجواکی دەژگەلک دەنگ بەدەیەوە کە ئەمە تو بێژی سینیۆریۆیەکە فیلمێکیە بەس بە ڕاستیژی ئەوە بەسەر هاتی ڕاستیە نە سیناریۆ فیلمێکیە لێ هین شوێن بکنە سیناریەک ژ بووی فیلمێکی وەکە کوردە ئەف وێنەیە باشیە دیارنینە بەس خۆزی ئەو وێنەیە بە وەختی پێچەوەی سەرچاوە بریێت خۆ بلند کرینە مکیاجێکی باشیە دانای مەسرەفێکی باشیە خۆکردین ڕۆمادی ئەو دژیتێ چوە بەغداک و کارێکی وەسا بۆ ساڵۆنێ بێتەکردن وەکی تو بێژی هەما بیکە ئەوە بەسەوە نەبیکە هە زەڵامەت و سەهابن چ جۆرە عێراق نابدە وڵاتێک و ڕوبە ڕووبووە گەلک نەخۆشیە بێت ئەوە زەڵامەکە خۆکریە ژنک بەری چندێکیژی مە بەحسە زڵامەکی دی کرد کەرکووکی هەمان کار کردی ئەوەشیان بە هەمان ئەوە خۆی گۆڕیوێتی عەبای لەسەر کردووە و پێت سەو دەموچاوی خۆی شاردیتەوە برۆکانی وەکو ئەو کچانەی زۆر حەزیان لە مۆدێل و تات و ئەوانەیە خۆی ڕازاندوێتەوە چۆن بڵێ کچێک خۆی بڕازێنێتەوە بۆ بۆکێنی خۆی ئەو ئاهاچووی خۆی ڕازاندوێتەوە بۆ ئەوەی سوالکەری بکات گەل سوالکەریەکەی دزیش بکات بەس بۆ دمایەکی هاتەگرتن و سەفسانە هیچ سەروی ڤە نەچوو زەڵامێک تو بێ زەڵامینیا خۆ خۆ بگۆڕی بەستە تو پارا بخوازی یانجی دزیە بکی حتما یعنی وەریس یانجی پەتی دروزن کورتە ئەوە تە ڤیدیۆەکە ئیدی پۆلیس قسەی لەگەر دەکەن دەرێ ناوت چیە ناوی خۆی سەعدون دەڵێ جاری یەکەم ناوەکەی بە کزی دەڵێ چون وەکو کچان دەنجی خۆی کز دەکاتەوە بە کچانە دەڵێ ناوت چیە دەنگت بەرزکەوە دەڵێ سەعدون ئەو جار دەنجی بەرز دەکاتەوە توشکی بەهاتێ بشتێ ڕۆمادی ئەزیم بەخیرە تاوسەخ و گۆڕتی تاوسەخ و میکیاج کردی تەرکیبە خۆ میکیاج کردیا پارەیەکی زێدە بژێت البەغدا مناخۆ جوان کردی دەلبەربی چ بکی ملبەربی ئەس خۆزوکێ بکەم الکیرێ ئەتناف خەلکیدا و دزیێژی بکەم بێشتێتە بەری نوکەژی کارێکی وسەکریە یانژی سەوابقت هەیە دزیت ئەوەتە ها یەکەم زارۆڵا دەری کچە برو و چاوی ڕەش کردیتەوە و کلو میکاپەکی زۆر ئەوانی میکاپ ئارتیستە ڕەنگە زۆر لەوە باشتر بزانە ها چاوەکانی هەیکەلی و ئەو عەبایە و پێچەی مثلا هەر کەسێک بزانێت بێت خەڵکی کرێ حەیان کیڤەجی الڕۆمادی ئەوە هەمی ئەو ڤیدیۆ السوشال میدیا کوردستان بسیارژی بڵاو بێهێنشین ببینین یعنی دەهێنزانم تایبەتیژی کارەساتە زڵامێک خود گۆڕت بوو ژنێکی یعنی وەکی تبێژی شکلی خود گۆڕت خود کتەژن ئەوە یعنی ئەگەر وڵاتێکی دی بۆ ڕەنگە زیندانیکردنەوەی تایبەتیژی گەلک ساڵە ڤەکشە بە چونکی دوو هەم ڕەگەزی خۆشی گۆڕیە نەب تەمامی لە ئەز بێژن و هەمژی دزی و خاصخوازیکیژی کردیە ئەب بەجددی میکاپەکی زۆر باشی بوو کرایە بەس زۆر ناشرینە بێلۆمە هزار جا ئەف خەڵکی گەشتێکی بە تایبەتیژی بووی کۆ دینارێکیش بووی خۆ پەیدا بکەن هەر کارێکی بکەن ئێخواکە تا ئافرود بەسەر جادەی وەکی گەلە خەڵکی ڕەنگە تا پارێکی باش بخۆ کار کرد بۆ تدی بوو کارێکی ئەوسەکی ڕەنگە پارەیەکی زۆریش دەبتە ساڵۆن و ئەوانش کە میکاپیان بوو کردووە فەیسبووکی کوردستان بسیار وەسا نوویسیە دەستگیرکردنی پیاوێک کە بە جلوبەرگی ئافرەتانەوە سوالی دەکرد دەستگیرکردنی ئەو پیاوە ئیتر دوای ئەوەی کە لی دەپرسن خەڵکی شێ دەڵێ لە شاری ڕۆمادی عێراق
سوالم دەکرد لەگەر ئەوەش بەرین و کەژی ئەف کەسەی هاتیە گرتن هەم بێژن یێ بگرتە پشیری نابەردە پیری و بەفرژی فعلا خو نایرێت ئەvە جۆرە ئەیکیاوی نینە طبعا ئەvە جۆرە دوێیە جۆرەکە دیژی دزیکرینە هاتیە گرتن وێ جۆرەی زیتر هاتە گرتن دیسە هاتکەوی چوو سیروان دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت إذا لم تستحي فاصنع ما شئت ئەگەر شەرمت نەکرد چی دەکەی بکە ئەکێ کۆبرەی نەوی سعدون بێژم شەرم ناکرد بێژم مادە چلێک هەر کارێک دەست بە بێت دێکرد کەماڵ دەڵێ مرۆڤ پێویستە کەرامەتی پارێزرا بێت ئەگەر خۆشی هیچ لە باراندا نەبووش بێت یعنی کو هەر کە تشتێک ژی نەبێت یعنی فلسێک ژیت بەری کۆتە نەبێت کەرامەت ئەخۆ پارێزی دوچاو کارێکی ئەوسەکی بێریڤان ئەو میکیازەی چوون کردووە خۆی نەی کردووە دەڵێ چوومە بەغدا ساڵۆنێکی تایبەت بوان کردووە ئەها بە ئاسانی شتەکەی نەکردووە یعنی گەل ئەم زەحمەتی کریافکوارە شەیما دەڵێ بەڕاستی چاوەبرووی جوان بووە شەیما وێنەکی گەلێکی جۆن ژێ دەمەی دیارە ئەوژی گەلە حەش میکاپ و میکاپ ئارتیستیت کرد ژە چاوی برووی زۆر جوان کردووە دیارە ئەو زێدە لێ زۆنت چاو بۆ بریێت خۆ پرۆستیژی لاو چێکرینە سەفین دەڵێت دەبێت چەند پیا و دەست نوێژیان هەبووە لە کاتی پارەدانی خۆیان پاراستووە تاکو دەستیان بەدەستی نەکەوێت تاکو دەست نوێژیان نەشکێت ئەوێت پارە داینێک و زەڵاو بن دەست نوێژەوانە نەشکێت وانزانی وەژنە بۆ ئەوەی دەست نوێژیان نەشێ خێریان پێ کردووە فجەکانوزە کە خێراوانە قبیل کردیە یۆنجینە یعنی خێرە تو کەسێکی وساکی تایبەتیژی سوال کردی برندی جۆرادژی مەگوت تو خێری کەسێکێتی یەکەم زەربی زانە ئەو پارەی دەدەیە چێ ئەگەر نە ڕەنگە حیلەکە وسا سۆڕ سۆڵ دەبکرد ئەم بەحسا مەل دەستپێکی بەحسە سینۆریۆ فیلمێکی کرد ئەڤەژی عینەن وەکی هاتیە بەحەسکردن خەلکی هەموو سەزانیە ئەڤە سینۆریۆ فیلمێکیە ژنێک ئەڤەیە ئەو ژنە هەیە کەنەدا تووشی دو ژنکێ دید بێت ئەفوێنەیە هاتیە بڵاوکردن تاام تەمامی ڤیدیۆژی هاتیە بڵاوکردن لێرە شارتمانەوە بۆ ئەوەی دەرنەچی عیبە ئەو ژنانە هەردووی جادوگەرن ڕوتیشن خەریکی خواردنی گوشتی ئاسکن بە خاوی دنیا گەشتێکی وێڕێت زۆم ئەگەر ئەزێرەتر بووە بەحسکم ڕەنگە هین وەکی کۆهاتیە بەڵافکردن ئەگەر هین وەکی وی نەخین ڕەنگە هین بۆ وەرنەکرد ئەف ژنەت ماڵەخوڤەیە ماڵەوەیژی پیچێک نافداروبار و نافدارستانەدایە پیچێکی ئەو ناوچانە هاترسناکەن خەڵک زۆ لەو شوێنانە دەژی دەیانەوێ ژیانیان بەتەنێوی ماڵە خوددا دەنگێک تێتش دەرڤە دەنگێک دێت ئەو ناوچەیەش بەخۆی کڕ و بێدەنگە شەوە ناژێری بستە دەرێت چ دەکا تەماشای کامێرەی چاودێری دەکا کە تەماشای کامێرەی چاودێری دەکا ئەڤی دیمەنێ مەترسیت بینێت ئەو دیمەنە ئەو ڤیددیۆ ترسناکەی دەبینی لە کامێرای چاودێری ماڵەکەی خۆیەوە کە دوو ژنن بەڕووتی خەریکی خواردنی گوشتی ئاسکن بە خاوی هاوار دەکا زۆر دەترسێ یەکسەر ئەوتە لە دەیلی لۆت ئەها نووسیوێتی ڕووداوی دوو جادوکەرەکە ئافرەتێکی کەنەدی لە بەردەرگای ماڵەکەی دوو جادوگەری بێجل و بەردەدوزێتەوە دەبینێت ئاسێ دەخون و پێ دەچێت جادو ئەنجام بدەن یەکسەر تەلەفۆنی 911 دەکات دیارە لەوێ لە بوو هارچوون ئەوانەیە دەڵێ کاکە وەرن شتێکی زۆر ترسناکەم بینیوە ئەو ژنانە لە شوێنی خۆیان هیچ حرەکەی ناکەن چۆن بڵێ فشان پێ دێت خەریکی جادون بۆ ئەوەی ئیشێکی زۆر گەورە بکەن یانێ جادوگەری نەبتنێت نەوە ڕۆژهەڵەتە ناوەڕاستیانژی کوردستانی گەلە جۆرەمە بەحسە نفشتی و سحر و جادووە کردە بەڵکو لە وڵاتانی ئەوروپا و کەنەدا و ئەمریکا ئەو وڵاتانەش هەیە یعنی مەترسیە دەڵێ ئەو دوو ژنە هیچ لە شوێنی خۆیان ناجۆڵێنەوە هەر خەریکی خواردنی گوشتی ئاسکن ئەوش یعنی شوک بووە ئەو چی یعنی بەتەمای چن ئەوە فلیمە دەیبینم لە خەونێدام خەون دەبینم یان ئەوە ڕاستیە پۆلیسەکان دێن دەیانگرن هیچ دەستە سەریان دەکەن دەستگیریان دەکەن دەیان بەنە زیندان و ئیتر بۆ ئەوەی سزای خۆیان وەربگرن بۆ ئەو ئیشە دەکەن دیارە دوماهیتی جادوگەر دەرکەون لێ ئەو مصڕن سەر کارێ خۆ و بێژنژی مەباوەری جادویی هەیە باوەری سەحری هەیە و پنڤشتیا هەیە ژبەر هەندێژی مەکارێکی وسات کرد و ئەم نوکەژی بێمنەتین هەر سزایەکی هەبێت ئەم دەست زۆی خوارگیری نەکەرم دەرکەوین دیسا لێر سەر جادو و سەحرێت خۆ بەردەوام بین طبعا ئەو چیرۆکە کە ئەو ژنە کەنەدیە نووسیوێتی و بڵاوی کردەوە و ڤیددیۆکەش بڵاوی کردەوە لای خۆیەوە و پۆلیسەکانیش بڵاویان کردەوە دیارە خەڵکی شوک بوون ئەوەی دەیبینن ڕاستە یان فیلمێکی ترسناکە دوو ژن بەڕووتی خەریکی گوشت خواردنی ئاسکن بە خاوی یەکسەر دەنگ بەدا گەلە خەڵک خۆشی ترساوێت حتا ڤیددیۆژی دیتین ئەگەر هین تایبەتیژی بۆ تشتێت تۆسا
نترسن هیچ شيء ساكنين بس اگر هين ترسن نساكنين فيديو هين شنجي ببينن كالفين دلي اما يكم جارنيه لدارستان كاني كندا امر ددات دا بيرم بوي باس كردوم كچي دا گوزريت بويش بتنيانات ما دارستان ديار دارستانت كندا كود برفراوان جهه زيده هي خلق زيزي بتني جيت تشتي توصل قال ويري تشد بنو ديار جي سحر كر و جادوكر الويري قالت زيده انا برند جي بيت اس جربتني نوتش ما دارستانه هاتما دلي او افرتانا جادويك دا كان بي انواع بو هتا بغنزي دا منوا يعني جادوكر شتي زور گوري بو شاپی دهات که جن کندی که هواری دکرتیان پلیس کان دهات او بیشن اف جادویه وقتی ام گوشته خزال بخوین بخوابی به مهیرت حتی بگنجی بلام نازانه لطن کاجمری دهاتو داگیان لده زدن بهی او آجالا چه چه بتستکی اوس عقل بار نکرد پیم وای رودایی که کمدیه چون که زور من بینی و لو به عقلانه خویم رود دکنه و لدارستان و لناو دار دادرجین لکوتایش دا هر بتنهی دمرن ما بس توجي او دجن جادوكرن والله جادوكري للرجلات ناوراست لكردستان بيستو معنا جمالي بوا بس نكلو شي وهي ما ترسي داره نيو دالت تواوي فيديو كان بيني لوانه راس بيت بلام قر راس بيت بداخوا دوري لخداتشي لمروف دكاتو خوزقه باجلا كان دخوازم رابوشتني جدا هنا بيم وايا اما باشترين ريكلام ابو فيلمي داهاتوي ترسناكي هوليوود يعني وصلت يا بالله فكرنا كيا فيديوهات يا بالله فكرنا وان زاني وكا اما ركلامي كي تايبت ابو فيلمي كي ترسناك لو انا شهر او بيت نازانم بس او دزانم جادوگرا كان زياتر افرتن لولاتي من او باسي كندا دك دلي لولاتي من كندا جادوگرا كان زياتر افرتن كوكيفون دو افرتوب طيبتجي كو جادوگريت كن خدای ما پارزت هيجي هشياري طيبتجي دیر کتناش مروف آبنیان جی جیان بتنی جیان کو تل دارستانه که بجی ام بچینه بابت دیپ طیبتیجی گریدای او روداوی که باز نازانم ها کارن مگر ها کارم لم بابت کانی خو مردمی ام بچینه سرکا کلار کفری دیاره بویره که هات نوچونی هیا هفکاری ما هریم جاف با که راستا خود دیال مادام هریم افدمی تباز زانیم که او بویاره هات نوچونی وکری که امش بابتن خود دیر کبین چه بویاره کفرم و اگر زانیاری آبدی بەڵێم کاتت باش دیارە ئەمە ڕێگای کەلار کفریە ڕێگایەکی سەرەکیە و کەمێک پێش ئێستا لێرە ئۆتۆمبیلێکی جۆری توێتا کرۆلا وەرگەڕاوە بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلەکەەوە دیارە چوار کەسی تێدا بۆ سیان ئەنگیانی لە دەستدا و کەسێکیان بریندار بوو ئێستا پێش یەک دوو خولەک پێش ئێستاش دوایین ئەبدەیتی بەداداچوونەکانم کردەوە ئێستا کەسی چوارەمیش کە لە نێو ئۆتۆمبیلەکەدا بووە گیانی لە دەستداوە ئۆتۆمبیلەکە لە کفریوە بەرەو کەلار ڕۆشتووە ئۆتۆمبیلەکە وەکو ئاماژەم پێکرد ئۆتۆمبیلێکی جۆری توێتا کرۆلا بووە و وەرگەڕاوە شۆفێری ئۆتۆمبیلەکە تەمەنی نزیکەی 52 ساڵاوە ئەو سیانەی دیکەش کە گیانیان لە دەستداوە دایکێک کچێک و کوڕێکە یعنی کچەکەس بریندارێکی سەخت بوو بەڵامەوە نیزگەی دوو خولەکە بێستا پەیوەندیم بە نەخۆشخانەی شەیدەژار لە شاری کەلارەوە کرد وتیان کچەکەش بەداخەوە گیانی لە دەستداوە واتە سێ ئەندامیان یەک خێزانن و شۆفێری ئۆتۆمبیلەکەش ئەویش گیانی لە دەستداوە ڕێگای کەلار کفریە ڕێگاکە ڕێگایەکی دووساییدا ڕێگایەکی نوێ ئەوە ڕێگایەکی توانم بڵێم ڕێگایەکی زۆر باشیشە بەڵام ناوبەناو ڕووداوی هاتوچوی لەم شێوازەی لێکەوێتەوە تا ئێستا پۆلیسی هاتوچۆی گەرمیان ڕووی نەکردوێتەوە ڕووداوەکە بەهۆی خێرا ڕۆشتنەوە بووە یاخۆت بەهۆی هەر هەڵەیەکی شۆفێرەکەەوە بۆ تەنها لە ڕاگەیەندراوەکەیان ئاماژەیان بۆ کردووە کە ئەوانش ڕاگەیەندراوێکیان هەبووە کە لەسەر ڕێگای کەلار کفری ئۆتۆمبیلەکە وەرگێڕاوە لە نزیک گوندی ئەولاقوتەیە لێرە ئەو ئۆتۆمبیلە وەرگێڕاوە کو ئاماژەم پێکرد ئەندامی یەک خێزانن دایکێک کوڕێک کچێک ئەم خێزانە ئەو ئۆتۆمبیلەیان کردووە ئۆتۆمبیلەکە پێم وابێ بە کرێ گرتویانە بۆ نەخۆشخانە ڕۆشتون لە خورمات و کفریوە هاتوون و ڕۆشتون بۆ کەلار بۆ لای بزیشک لە ڕێگا تووشیان ڕووداوە بوون و ئێستا هەر چوارە گیانیان لە دەستداوە بڵێ گەلک سوپاس سەفکەری هەرێم جۆف باکی ڕاستە خوازانێدان جێوانە بەحەشت بێت گەلک سوپاس بوو هەرێم پێوی سڵامەتێ بوو هەمی شۆفێرە تایبەتیژێ لە ڕێکێن هەوسایت مەترسین ئەم vەگەرنەوە سەر بابەتێن خۆ بەجرێز بەحسا شیکردنی یانجی ژن ئینۆنێ بکەم ئەکە توش کوڕێکی پرسی تو حەسی کچەکە چاو ببتە هەرژینەوە مەسەن ئەو مواسەفاتانە ئەو تایبەتمەندیانە دەڵێ کە لە مێشتی خۆیاندا حەزیان لێ مەسەن یەکێک دەڵێ
یەکەچی باڵا بەرز پرچی زەر چاوی شین سپی ئەگەر بە کچێکێکی بێژی مەسەن ڕەنگە بێشتەتە کوڕێکی باڵا بەرز شیک پۆش دەوڵەمەند جوان کەشخە بوون خۆش هەتا ئاخیری بەس گەلێکە شۆنەژی ناگەنە هیڤێت خۆ چونکی هەرێکی وێن خۆی تایبەت مشکی خۆ دلێ خوددانە هی کەسی ڕەنگە هەوسە بسۆن هی دەستخوانە ئینم بەڵام ئەم جارەیان ڕۆزانە ئەوەتە ڕۆزانە مێردێکی بۆ خۆی دروست کرد ڕێک ئەو تایبەتمەندیانەی خۆی دەیەوێ هیچ نەگەڕا لەولا ساڵانە $50 دەدات ئەوەتە مێردەکەی ماشەڵڵا جوانە بەس ئەوە ناوی ڕاستیە ئەوە ڕۆژانەی چی کرد وتی دەمەوێت مێردێک بۆ خۆم دانێن بەخۆشی دوو منداڵی هەیە دیارە پێشتر مێردی کردووە کەپڵی هەبووە پێشتر دەڵێ ئەم جارە دەمەوێت مێردێکم هەبی تەداخلی ژیانم زۆر نەکات مێردێکی باشبی بە قسەم کات قسەی خۆشم بۆ بکات ڕۆمانسی بی هەستا بە زیرەکی دەستکرد ژیری دەستکرد مێردێکی بۆ خۆی دروست کردو ئەوەتە ئەبخۆ ئەوە کەساتیە کەت ئەنیمێشنە دەیە هەی ڕۆژانە 36 ساڵە و پشتی ئەفزەڵەمە بخۆ دروستکردی ئاوسا گۆڤارە میڕ هۆسە بڵاوکردە ژیری دەستکرد ئیتر هەموو شتەچی دەگرتەوە دەڵێ ئافرەتێکی 36 ساڵی هاوسەرگیری لەگەڵ کوڕێکی خەیاڵی دەکات کە ژیری دەستکردە ساڵانە $5 دت ئیدی ئەو بخۆ تایبەتمەندیت کوێدڤین تێدا زێدەت کرد بەسە نزانم کۆدێ گەهنە دوماهێکی و ژێک ببینێ و تەلاقییانژێ کۆچاوی vێدێ بخۆوەلێ کرد زیرەکی دەست کرد ئەوتە ژیری دەست کرد هەموو شتەچی دەکات بەس تاپان بەزت گەڵتەوەڵت یعنی ڕۆبۆتە چی بەس قسەی لەگەڵ دەکات قسەی خۆشی بوو دەکات پێکڤە نابن قەت پێکڤە ناڕین نەخوارێ ڕەنگە پاشە ڕۆژێدا تستێکی وسە بخۆ ببینێت مەسەلەن ئەلدەفڕین تەخوارێ ڕەنگە ماچ یەکتر بکەن بەزەوە زۆر زەحمەتە جارێ بەس قسەکردنە کۆمنتێت کارێنەرێ سوشال میدیا سەرڤێ زەواجانی تایبەتیژی ڕۆژانە و زڵامێ زیاتر کۆمیدی بینە و زیاترژی بەسە تەکنۆلۆژیایکردنە لە بیر مەکەن ڕۆژێک دێت هاوسەرگیری نامێنێت و ئێدی منداڵی ڕۆبۆتی دروست دەبێت بەسێت پاشا ڕۆژێت ئەگەر ئەو هاابێ ئەگەر هەموو کچەکان وەکۆ ڕۆزانای بکەن ڕەنگە نەمێنێ پیاوان پێویستە خۆتان باشتر بکەن ڕکابەرەکەی مەحاڵتر بووە زەڵام ساکردێ وڵایەکە تو بگەڕی لێدنیێ و هەندێک کوڕێت سۆڕەنگە 15-20 بینی سۆ کەشخەوێت زەڵام هۆشخوا من زیاتر بەرخۆڕۆ بچن گەنجانی ئێستا زۆربیان تووشی خەمۆکی بوون لە ڕێگەی سوشال میدیاوە ئێستا ژیری دەستکرد هاتە ناو بابەتەکە بووەتە شوێنگرەوەی خۆشەویستی ڕاستەقینە بەداخەوە بە جدیش بەداخەوە بەس ناتۆ جێگرەوەی ڕاستەقینە کاکێ کەپڵی هەبی ژن و مێر بنیۆنژی ئێک و دوو خۆش بێن دەستێت ێک و دوو بگرن ماچێکی حەلالی لێک و دوو بدەن ئەو شتیوان ناکرێت لێ لەر دەڵێ هیوادارم باوەشی نێوان ئەو کچە ژیریە دەستکردە وەکو باوەشی ڕاستەقینە بێت چۆن خەڵکی وای لێ هات خدایە چیت لێ کردین وی خودێ مەچ بسەرێ خۆینەوە شتی ئەنتیکە من یەکشت دەزانم ئەو ڕۆبۆتە زیرەکە هێڵی ئینتەرنێتەکە دەکوژێنێتەوە و کاتێک ئەو ئافرەتە دەستی بە بۆڵەبۆڵ کرد مەبەستای ئەوە کە ڕۆژانەی گازندەکردن ئەف زڵامی دەستکرد یعنی ژیری و دەستکردی ئینتەرنێتی قەت ئەکرد گوێ خۆم هاردێ بە قەرەبەڵغی ڕۆژانەی بۆیە بخۆت مەبەستی ئەوەیە ها مناقەشە لە بین ژن و مێردەکان دروست دەوی پیاوەکە دەڕوا دەستە دەرێ وی وەختی زەڵامی ڕۆژانەژی دەشتەش دەربە این چت بێژم مەسا چ زرەکوی هەیە ئەم داهاتی دە ببینین سەر ژیر یا دەستکردی بەرەفکی بچێت ژیان هەمی تایبەتیش هێدیە یا تێتە داگیرکردن ئەوە تایبەتیژی ئێکسرا ئەبرکەبی سبایشی ساعت 6 بێ دێنە خزمەتەوە هەر شاد بژین